وڵای ئەمانە هەمووی ئیشی دەستی خۆمە و هەوڵی ئەوێت و ماندووبوونێکی زۆری ئەوێت کەم ئیشانەکەیت هەمووی ئیشی دەستە هەمووی مور و کریستاڵە ئەو وەختە فەراغانەی خۆت ئەتوانیت بەم ئیشانە هەم داهاتێکیشە بۆ خۆت و هەم بۆ ئیشەکەش زیاتر پەرەی پێدرێت و وەڵای خواستی زۆر لەسەرە لەبەرەوەی ئیشێکی قورسە و ماندووبوونێکی زۆری ئەوێت حتمما ئەوە بە مێشکیش ئەو ئیشانە بکرێت ئەنجاوا جوان دەرەچێت گەر بەهرەیان هەیە قەدە و بەهرەی خۆیان نەشارنەوە بێنە دەرەوانێ ئەو ئیشانی کە خۆیان ئەزان و خۆیان دروستیەکەن بیخەنە بەرچاو. زۆر گرنگە کە خاتون لە ماڵەوە هەچیەکی توانی و هەچیەک لە توانایە هەبوو بێت دەری ببڕێت پێشکەشی هەموو کەسێکی بکات بە پێی توانای خۆی ئەو کەسە. وەڵی من تقریبان بۆ خۆم 3 ساڵە بێ خەریکی کاری دەستیم هاوڕێکانم پشتیان گرتم وتیان وەرە مادەم ئەیزانی وەرە لەناو پێشانگاکانەوە کارەکانی خۆت لە ڕێگەی پێشانگاکانەوە توانم کارەکانی خۆم بفرۆشم سەرمایەکی زۆر باشیش دەستکەوتووە.